باران چەند شەقام و کۆڵانێکی بە تەواوەتی تێکداوە و قیرەکەی هەڵکەندووە. لەلایەکی تریشەوە کوردانی ڕۆژاوای کوردستان وەفایان بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان دەربڕیەوە ئەوە دوو ڕۆژە لەسەر یەک خۆپشاندان دژی ئەو بۆردمانانە یاخود ئەو درۆنانەی کە بەرەو هەولێر و شارەکانی تری هەرێمی کوردستان دێ ئەنجام داوامانە چۆناڵێکی ترم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. قیریش بەرگەی بارانە بەلێزمەکەی نەگرت و ئەوە تا لە شەقامی شارباژێر سلێمانی کە لە تونێلی پێشڕەوەوە بۆ دووسایدی هەواری شار شۆڕ دەبێتەوە پڕ بووە لە چاڵ و چۆڵی و چەندین ئۆتۆمبیل بەهۆیەوە تایان تەقیوە. لە کاتی ڕووماڵکردنی دیمەنی چاڵ و چۆڵی شەقامەکە ئۆتۆمبیلێک لە چاڵێک دەدات و تایەکی دەتەقێت لا نزیک چاڵە گەورەکان لە جیاتی پڕکردنەوە و نۆژەنکردنەوە بلۆک لە دەوری چاڵەکان دانراون و شۆفێران ئەگەر لە چاڵەکەش نەدەن ئەگەر هەیە خۆیان بە بلۆکەکاندا بکێشن. باگوێری سۆراغی 1964 لە مانگی نیسان و ئایار شارەوانی پلانی نۆژەنکردنەوەی چاڵ و چۆڵەکانی داناوە و هەیە. ئەو ڕۆژ و شەوانەی خەڵک لە باشووری کوردستان گردبوونەوەی پشتیوانیان دەردەبڕی بۆ ڕۆژاوا نەک جێگەی خۆی کرد و دوو ڕۆژە لە ڕۆژاوا بۆ پشتگیری لە باشوور لەسەر شەقامن. خەڵک دەڵێن باشوور وەک چۆن بۆ ڕۆژاوا لەسەر پێوەستا ئێمەش لەسەر پێدەوەستین و پشتگیری لە باشوور دەکەین بۆ ئەو هێرشانەی دەکرێنە سەری. ئەمڕۆ دووشەممە بۆ دووەم ڕۆژی لەسەر یەکچین و تۆژە جیاوازەکانی شاری عاموودا لە ڕۆژاوای کوردستان گرد بوونەوە و باوتنەوەی سرودی ئەیڕەقی بوو بەرزکردنەوەی ئاڵای کوردستان پشتیوانیان بۆ باشووری کوردستان دەربڕی لەو هێرشانەی دەکرێنە سەری. چالاکوانانی شارەکە ئیدانەی ئەو هێرشانەیان کرد کە کراونەتە سەر پێشمەرگە و شارەکانی کوردستان و ماڵی سەرۆکی هەرێم و وتیان هەر هێرشێک بۆ سەر ئەوان هێرشە بۆ سەر ئێمە. هەڵەبجە بەشی قەستەرەی نییە و ئەوە تا تەندروستی هەڵەبجە دەڵێ پاشەوەی هاوشاریەکی هەڵەبجە تەمەن 6 ساڵ بە مردووی گەیەندرایە نەخۆشخانەی فریاکەوتن و فێرکاری هەڵەبجە لەلایەن پزیشک و کارمەندە ماندوونەناسەکانی فریاکەوتنی خێراوە کاری پێویستی پێکرا و توانرا بگەڕێنرێتەوە بۆ ژیان. تەندروستی هەڵەبجە ڤیدیۆکەیان بۆ 1964 ناردووە و تیادا دەردەکەوێت ڕووداوەکە ڕۆژی 27 ئەم مانگە بووە و پزیشک و تیمەکان کاری بوژانەوەی دڵ بۆ نەخۆشەکە دەکەن. باسی ئەوەش دەکەن لە بەرنەبوونی بەشی قەستەرە لە هەڵەبجە نەخۆشەکە ڕەوانەی سلێمانی کرا کە بەمەش پێ دەچێت نەخۆشەکە جڵدەی دڵ لێیدا بێت. دوکانێک لە ناو بازاڕی هەولێر هەیە و دەکەوێتە بەرامبەر ئەسواق سیروان کە ساڵانێکی زۆرە خەریکی چاکردنەوە و فرۆشتنی مەکینەی درومان و خەیاتیە. ئەوان مەعلانی ئیشەکەن و لە باوکیانەوە بۆیان ماوەتەوە. یوسف وشیار لەگەڵ براکانی دوکانەکە بەڕێوە دەبەن و بە 1964 وت 62 ساڵە لەو دوکانەدا کاری چاکردنەوەی مەکینەی درومان و خەیاتی دەکەن. پێشتر باوکیان ئەو کاری کردووە لە دوکانەکە و ئەوانیش لە باوکیان بۆیان ماوەتەوە بەردەوامێ. ئەو بە یوسف مەکینە چی ناسرا و دەڵێت جاران چەند جۆرە مەکینەیەکی دیاریکراوی دوورمان هەبوو بەڵام ئێستا بەدەیان جۆر هەیە و زۆر پێشکەوتون هەیانە عەقلی لەگەڵدایە و لە ڕێگەی عەقلەکەیەوە کاری لەسەر دەکەن. دەشڵێت مەکینە کۆنەکان کە بە پەیدان کاریان دەکرد هێشتا لای هەندێک بەرگدووری دێرین ماون و کاری پێ دەکەن چونکە نازانن بە مەکینە نوێیەکان کار بکەن کە ئۆتۆماتیکن و جارجار دەیهێننە لای ئەوان بۆ ئەوەی چاکی بکەنەوە. سەرنجتا ڕاتێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە ئەمڕۆ لە سلێمانی دیسانەوە باسی باران دەکەم. لە گەڕەکێکی سلێمانی گەڕەکێکی نوێ شەهیدانی نوێن لە سلێمانی هاوڵاتیانی ئەو گەڕەکە هانایان بۆ 1964 هێنابوو بۆ ئەوەی کە حکوومەت و شارەوانی سلێمانی جوابیان باتەوە. یعنی ڕێک من ئەو وەسفەم بۆ کرد ڕووبارێک دروست بووە لەسەر چیمەنتۆ. یعنی ئەوە ڤیدیۆیە لە سۆشیال میدیای 1964 توانن بیبینن. یەک ڕووبار بە بەرماڵی ئەو ماڵانە بەسەر چیمەنتۆکە دەڕوات کەسیش ئاوڕان لێ ناداتەوە. دیلانی پامنێرمان چوو بۆ گەڕەکە خەڵکی گەڕەکە قسەیان بۆ کرد دەڵێن هەموو ساڵێک کە باران دەبارێت ئەم گەڕەکە تازەشە ڕێک ئەم وەزعە دروسە بێ هاتوچۆیان زۆر زەحمەت بووە. دەڵێت چەندین جاریش چوونەتە شارەوانی خەڵکی گەڕەکە بەڵام وەڵامیان نەداوینەتەوە. بەشکو لە ڕێگەی 1964ەوە بێن چارەسەرێکی ئەوە بکەن کە ئاو دروسە بێ و باران دەبارێ ڕێکەم گەڕەکە پەڕینەوە و ڕێو ڕۆشتن و ئۆتۆمبیل و هەموو شتێکیان دەکەوێتە زەحمەتیەوە چونکە بەڕاستی ئاوێکی زۆر بە بەردەم ماڵەکاندا
تێپەڕ دەبێت بۆیە لێرەشەوە داوا لە شارەوانی سلێمانیەکەن ئاور لە خەڵکی و گەڕەکە بدەنەوە بزانین کێشەیە و ئاوە چیە بۆیان چارەسەر بکەن بۆەوەی نەختێک وشکی بەخۆیەوە ببینێت کۆڵانەکانیان. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.